ئێمە ژەگەبلۆکەمان نەڕۆ بوێ بۆ هەولێر و ئەو منتیقەی ناڕۆەوە یەک دوو ئەگەر نەڕۆ بۆ سلێمانی بە سەرێکی گونجا و هەموو معمەلە هەر لە دەربەندی خان و کەلار و سلێمانی و هەموو معمەلە ئێمە ئیشەکانمان ڕادەوەستێ هەموو معمەلێک 15-20 کرێکاری هەیە مەجبورین کرێکارەکان بێنین و ماڵێکە ئیشەوە بێ کرێت دەبێت گران دەکەوێت لەسەر خەڵکەکە قۆرەکاریش ناکرێت دەبینی شارەکاندا گرفتەکە گەراجی چەندە ناوە بەنیازن سارەی منتیقەی شارە زوور و سلێمانی و ئەو ناوە نێڵن بێن بلۆک بارکەن جا کابرا بە خاڵی بێ لۆگۆیان بۆ کودن بۆوانەی خۆیان ئەگەر لۆگۆت بۆ کرا مەجبورە کابرا لۆگۆی پێوە نەبێ بە خاڵیش بێ دیجێڕنەوە گواستنەوەی ڕانیە ئیدارەی ڕاپەڕی ئەگەر ئەوان ڕێگیری لەمە بکەن ئەبێ ئەم معمەلانە بەلایانی کەمەوە 15 معمەل ئەم لەم دەڤەرەدای بخە و واز بێنێ لە ئیش و کار و کەسابەتەکەی داواکاری ئێمە ئەوەی وەکو برا چۆن ڕۆژوە هەر ئاوا با بڕوە ئەوان دەستنێنە ڕێی ئێمە کە نێڵن بگەڕێنەوە باربارکەین کاردانەوەی ئێمە قوربانیان ئێمە داواکاریمان ئەوەیە کە ئەم ئیشە نەکرێ ئەگەر بکرێ ئێمەش مەجبوری ناچارین ئاسایش و سندیکای لای خۆمان و لایەنە پەیوەندیدارەکانی خۆمان ئاگادارکەینەوە لە سنووری عربەت نێڵین باربێن بۆ دەڤەری شارە زوور دوایەوە کاکە ئەم ڕستەی کە لێرە هەیە ئێمە چەند ساڵ وەکو برا هەم خەڵکی ناوچەی بتوێن و هەم خەڵکی شارە زوور وەکو یەکبارمان کردو و هیچ کێشەمان نەبووە بەڵام ئێستا ئەوان کە هەڵسن بە بڕینی ڕستی ماڵ و مناڵی ئێمەش ناچارین لە ئایندا لە سنووری خۆمان لە 190 بارە بۆ حەوزەی شارە زوور دێن لە عربە تا بەریان پێگرین بارەکە لەکوێوە هێنایانە بیبن و ڕێگەیان پێ نادێن ئەگەر کار لە منتقی برایەتی تێگر بکات